کاتی خۆی ئەم زیندانیانە کە دەستگیر کراون لە شاری کەرکووک و تەسلیم بە هێزەکانی ئاسایش کراون یاخۆ تەسلیم بە پێشمەرگە کراون هەمووی بە بڕیاری دادگا دەستگیر کراون و هەمووی فەرمانی دادگایان هەیە و مەلەفی تەواوەتیان هەیە دۆسییان بۆ دروست کراوە لە دادگای سلێمانیەوە کە کەیسەکانیان دیارە جیاوازە و ئەو تۆمانەی کە دراوەتە پاڵیان جیاوازە لەبەر ئەوەی ئەمانە لە شاری کەرکووک دەستگیر کراون بە پێی یاسا دادگای سلێمانی ناتوانێت کەیسەکانیان یەکلا بکاتەوە چونکە دەبێت لەو شوێنێک کە دەستگیر کراوە لەوێ دادگایی بکرێن و لەوێ سزای خۆیان وەربگرن دیارە لە دوای ئەم هەوڵانە و دەرەنجام یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازی بۆ بەوەی کە ڕادستی هێزە ئەمنیەکانی بکە ئەبینین لەم لاولەولا کۆمەڵی قسە و باسەکرێت کە گوایە ئەمانە داعشن و ئازاد کراون بە هیچ شێوەیەک ئەمانە هیچ کامێکیان تەنانەت یەک کەسێکیان ئازاد ناکرێن کە دێنەوە بۆ کەرکووک دووبارە لێرە تەسنیفەکرێنەوە بەشێکیان هەیە لە پۆلیس داواکراوە بەشێکیان هەیە لە استخبارات داواکراوە بەشێکیان هەیە لە مەرکزە هەموو ئەمانە هەر کەسە و دووبارە حاکم ئەچنەوە بەردەم حاکم ئەچنەوە دادگاکان و لێرە کەیسەکانیان یەکلا ئەکرێتەوە.